سڵاوتان لەبێ و کاتە و باش. دیسان هاتمەوە خزمەتتان بۆ یەکێک لە دەرسەکانی دیکەی زمانی فینلەندی، فێرکردنی زمانی فینلەندی بە کوردی. ئەوە دەرسی 11ە. هەوڵ بدەن دەرسەکانی پێشتریش چاو لێ بکەن. دەرسەکانی پێشتر هەمویان لە یوتوبیدا هەن، بەڵام لە ئینستاگرامی و فەیسبووکیدا بەس دەرسی لە دەی ڕابوو لای دامناوە. ئەوڕۆ یەکێک لە گرنگترین دەرسەکان، تکایە زۆر جوانجۆ بکەن، کە بۆیە دەڵم گرنگترین. لە ماوەی 10 ساڵیدا کە کاری تەرجمەی دەکەم، هەستم پێ کردووە 99% کوردەکان و فارسەکان ئەو هەڵەیەی دووپات دەکەنەوە. هەڵەیەکی زۆر زەقە کە ئەسلەن ئاگیان لێ نییە کە ئەو هەڵە گەورەی دەکەن، وە کەسیش بۆیان ڕاز ناکەێت، هیچ کەس بۆتان ڕاز ناکەتەوە لەبەرەوەی کە پەیامەکە دەگا بەڵام غەڵەتە. هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە. ئەویش چییە؟ ئەو وشەیە، وشەی پرسیارکردن، ئۆنکۆ. ئۆنکۆ یعنی وایە، زۆر مانایان دەدا، یعنی وایە یان ئایا ئەوە هەوە، ئەو شتەیە مەبەست. ماناکانی جوورێکن کە دەبێ بە تەجروبە بە ئەزمون لێ حاڵی بی. بەشێکی هەرە زۆر لە کوردەکان و لە فارسەکان ئەوەی لە هەموو حاڵەتێکدا بەکار دەبن. بۆ وێنە کاتێک دەڵێن ئایا ئەتۆ دەڵێن ئایا ئەتۆ ئامادەی، بۆ وێنە دەڵێن ئایا ئەتۆ ئامادەی بڕۆی. ئامادەبوون تەبعاان دەزانن یعنی ڤاڵمیس، بەڵام زۆربەی ئەو کەسان کە جوان شتی نازان دەڵێن ئۆنکۆ سینا ڤاڵمیس. بە قەولی خۆیان دەڵێن ئایا تۆ ئامادەی، بەڵام ئەوە هەڵەیە، ئەوە هەڵەیەکی گەورەیە، ئەلێردا ئۆنکۆی بەکار نابین. زۆربەی ئێمە وە دەزانین ئۆنکۆ بە مانای ئایا، ئەو کەلیمەی کە پرسیاری پێ دەکرێت، ئایا یان گەلۆ، بڵێ، ئاخۆ، ئەوانە بە کوردی ئەمە ئەوە پرسیار دەکەین. ئاخۆ تۆ حازری، یعنی ئایا ئەم ئامادەی. ئایا ئەمن زۆرتر کەیفم بە وشەی ئایا نایە، لەبەرەوەی کە هەر لە خۆوە هەست دەکەم فارسیە، ڕەنگە کوردیش بێ، وەلی فارس چۆن زۆری بەکار دەبن. ئەم پێم خۆشە بڵم گەلۆ، گەلۆ، ئاخۆ، ئاخۆ ئامادەی بڕۆین، گەلۆ ئامادەی بڕۆین، بڵێ ئامادەبی، ئامادەبووبی بڕۆین. بەرحاڵ زۆربەی ئێمە کوردەکان وەدەزانین ئۆنکۆ بە مانای ئایایە. ئۆنکۆ لە هێندێک جێگایاندا بە مانای ئایا بەکاردێ. کاتێک لە باز لە مەوزوعێکی سێهەمی دەکەین، سێهەم کەس دەکەین، کاتێک کە من و تۆ قسەن دەکەین ناڵم ئۆنکۆ سینە ڤاڵمیس، ئۆنکۆ مینە ڤاڵمیس، ئەوە نا. کاتێک کە باز لە کەسی سێهەم دەکەین دەڵێن ئۆنکۆ هان ڤاڵمیس. بەبیرتان بێت کەوا بوو پرسیار کاتێک لە نەفەری سێهەم دەکرێت دەبارەی نەفەری سێهەم یا دەبارەی شتێکدا مەوزوعێکدا دەکرێت، هیدی دەبارەی خۆم و خۆت قەت ناڵێ ئۆنکۆ سینە ڤاڵمیس، ئۆنکۆ مینە ڤاڵمیس، ئەوە نا، ئەوە هەڵەیە. لێرەدا ئۆنکۆ وانێک نییە، ڕاست نییە. ئێمە لێرەدا چ دەڵێن؟ جا بە نوکتەیەک بۆ بژێڕمەوە. کاتی خۆی هاتمەوە فەنلاندێ، دۆستێک تەرجمەی بۆ دەکردن، تازە هات دۆستێک تەرجمەی بۆ دەکردن، یعنی لە خوددام دەیز ڕۆژێکم بگەمە ئاستیوی قسە بکەم. دوای ماوەیە کە مامەوە، دوای ساڵێک کە مامەوە دەگەڵەوەی دەچوومە جێگان، سەرنجمدایە هەموو زمانی فینلەندەکەی بەس کەلیمەی ئۆنکۆی دەزانی. ئۆنکۆی لە هەموو جێگایەکیدا بەکار دەبێت. ئەو ئۆنکۆیە ببووە کەلیمەی پرسیار، ببووە کەلیمەی سەر سۆرمان، سەرنج ڕاکێشان، ببووە کەلیمەی خەبەرێکی پێدا، هەموو شتێک هەر ئۆنکۆیش پێوە زیاد دەکرد پێوا بوو. لە تەقریبەن لە 99% شتەکانیشی کە بەکاردەوە ئۆنکۆ هەڵە بوو. ئۆنکۆ کەلیمەیەکی پرسیارە کە بۆ کەسی سێهەم بەکاردێ. ئەوانی فارسی دەزانن بۆ سێوم شەخصی بەکاردێ. باز لە کەسێک دەکەین کە غەیبەتیە، حزوری نییە لێرە، یان باز لە شتێک دەکەین، باز لە ئەشیا دەکەین، شت دەکەین، نەک گیان لەبەرێک کە دەڵێن مەسەلەن ئەو باسی شتێکی دەکەین.
ئۆنکۆ ئاوتۆ ڤاڵمیس، ئۆنکۆ ئاوتۆ کۆریاتۆ یعنی ماشینەکە تعمیر کرد، ئۆنکۆ ئاسۆنتۆ موتو یعنی ئایا خانووکە فرۆشە، باز لە کەسێکی سێم یا مۆزوعێکی سێم دەکەین کەوا بەجێ ئۆنکۆی دەبێت چ دانین ئەمە کە دەڵێن ئایا ئەتۆ ئامادەی، ئایا ئەتۆ چاک بوویەتەوە مثلەن ئایا ئەتۆ ئامادەی بە هەر وشەی ئامادە بەکاربین کە هەمومان دەیزانین ڤاڵمیز ینی ئامادە ئاین حازری بۆی کە بۆ جێگایەکی بڕۆی دەڵێن ئۆڵێتکۆ ئەو کۆیە جێگای بەمانای ئەو ئایایە ئایا ئەتۆ ئۆڵێتکۆ سینە ڤاڵمیس دیارە دەتوانێت ئەو سینێژ لا ببەی هەر مانایەکی دەدا چون ئەو تێیە بە مانای سینەیە لێرەدا ئۆڵێن کۆ ڤاڵمینە ڤاڵمیس هیوادارمەوە لە کامێرایەکیدا جوان دیار بێ کاتێک دەڵێ ئایا ئەتۆ ئامادەی دەڵێ ئۆڵێت کۆ ئەو کۆیە لە فینلاندیدا ئەو کۆیە زۆرترین لە هەموو زۆربەی جێگایاندا ئەو کۆیە بە مانای ئایا ئەتۆ حازری ئۆڵێت کۆ ڤاڵمیس ئۆڵێت کۆ سایراس یعنی ئەتۆ نەخۆشی ئۆڵێت کۆ کیپەیە دیسان یعنی ئەتۆ نەخۆشی ئۆڵێت کۆ کیپەیە ئۆڵێت کۆ ئۆپیسکێلیا یعنی ئەتۆ خوێندکاری ئۆڵێت کۆ ئۆپیسکێلیا نابێ بڵێ ئۆنکۆسینە ئۆپیسکێلیا ئەوە زۆر هەڵەیە و زۆربەی خەڵک ئەوە دەڵێن ئەوەندە هەڵەیەکی زەقە دەزانانی وەکو چیە بڵێ ئۆنکۆسینە ئۆپیسکێلیا یعنی ئایا هەیە ئەتۆ قوتابی مانای نادا بەڵام ئەگە بڵێ ئۆڵێت کۆ سینە ئۆپیسکێلیانی ئایا ئەتۆ قوتابی شتەکان زۆر جیاوازن کەوا بوو تکایە هەوڵ بدەن لەوەی واوە بەکارهێنانی ئۆنکۆ کەمکەنەوە یعنی نیوەی لە نیوەی قسەکانتان ئۆنکۆیەکانی لێ حەسفکەن ئۆنکۆ هەم لە هەمووجێکی بەکار نابدرێ ئۆنکۆ بەزەگە باسی کەسێکی دی دەکەین کەوا بوو هەمیشە ئەگەر پرسیار لە نەفەرەکەی کرد دەڵێ ئۆڵێت کۆ یعنی ئایا ئەتۆ ئامادەی ئۆڵێت کۆ سینە سایراس ئۆڵێت کۆ مێنۆسا کوردستانین یعنی ئایا ئەتۆ دەڕۆی بەرەو کوردستان دەتەوێت بڕۆی ئیدی ناڵێ ئۆنکۆ سینە مێنێ کوردستانین ئەوە غەڵەتە ئەوە کۆی دەڵێ ئایا ئەو دەچێ ئەتۆ کوردستان لێرەوە تێکەڵ ینی ڕستەیەکی تێکەڵ پێکەڵی کە بەس کەریمە لەکن یەکداناون دەنا هیچ مانای نادا ڕەنگە بڕێک بە زەحمەت لێت تێبگا مانایەکەت بگەێنی بەڵام هەڵەیە بۆیە زۆرترین جار کە دتانهەیە پرسیار بکەن ئەو کۆیەی بە کەلیمەکەی وەدەنووسێنن بۆ وێنە ئەوەدە ئەسلدا ئۆڵێتە ینی سینە ئۆڵێت ینی ئەتۆ هەی سینە ئۆڵێت ینی ئەتۆ هەی بەڵام کە دەڵێ دەتوێت پرسیارکەی ئایا ئەتۆ هەی دەڵێ کۆیەکی پێوە زیاد دەکەی کێ و ئۆ دەڵێ ئۆڵێت کۆ ینی ئایا تو هەی ئیدی ئەو کاتی سینەکەش نەڵێی دەبێ ئۆڵێت کۆ بەڵام ئەگە بەتەنێ دەڵێ سینە ئۆڵێت ینی ئەتۆ هەی بەڵام کە دەڵێ ئۆڵێت کۆ ینی ئەتۆ هەی ئایا ئەتۆ هەی جارێک شتی دیش بڵێم فینلاندیش کەلیمەی بەتەنی کەلیمەی ئایایان هەیە وەختێکی نەمدەزانی وا فێر کرابووین لە کۆرسی زمان کە بەس ئەو کۆیە ینی ئایا مەسەلەن بۆ وێنە لێرە ئۆڵێن کۆ مینە ڤاڵمیس ینی ئایا ئەمن حازرم دیارە کەس ئەوەی ناپرسێ وەلی بەکو نمونە ئۆڵێن کۆ سایراس ینی ئەمن نەخۆشم تابان کەس واناڵێ زۆرتر ئەتۆ لە کەسەکەی دی دەپرسی دەڵێ ئۆڵێت کۆ
بەڵام لەجێ ئەو کۆی لە کۆسی زمان بەماوت بوو کە کۆیانی پرسیارکردن با بزانام ڤیددیۆکەم لە دەدەقە تێنە پەڕێدەنا کەس چاوی لێ ناکە دووبارە دەڵم ئەو لە دەدەقە تێپەڕی داوای لێ بزن هەڵ دەدەم زۆر تێنە پەڕێ بەڵام ئەو ڤیددیۆ باتەوا بێ کەلیمەیەک هەیە بە جێگای ئۆنکۆی لە فینلاندیدا بەڵام زۆرتر پیرەکان بەکاری دەبن جوانەکان بەکاری نابن ئەمن سەرنجم داوەتێ ئەوە بەمانای یۆکۆ بەمانای ئایە یعنی ئەگەر ئەتۆ ویستت هەر لەم جێشی ویستت ئۆنکۆی بەکاربەری دەتوانین یۆکۆی بەجێوی بەکاربەری مەسەلەن یۆکۆ هانسایڕاس یۆکۆ سینا ئۆڵێت ڤاڵمیس ئەدێرەدا یۆکۆ مانای ئایای هەیە بەڵام لەبەرەوەی کە لە زۆر جێگایاندا مانایەکی دووەمیش دەگەێنیە ینی ئێستا بەکارهێنانی زۆر کەم بۆتەوە لە هەموو ڕستەیەکیدا بەکاری نابن بەڵام بەشێک لە پیرەکان ئەوەی بکار دەبن دا ئەسلدا یۆکۆ هەر بەمانای ئۆڵێت کۆشە یان بەمانای ئایاش دێت بەمانای پرسیارکردن پس لە بیر و بێ کەلیمەی یۆکۆش دەتوانن بەمانای ئایا بەکاربێنن وەلی زۆرترین حاڵەت ئەو کۆیە بە ئۆڵێنی ئەگە دەڵێ ئۆڵێت کۆ هەن ئۆن ئۆنکۆ باسی نەفەرەکەیەکی باسی خۆش دەکەی ئۆڵێن کۆ یاگە دەڵێ ئێمە یا دەڵێ ئێوە ئێوە نەخۆشن ئۆڵێت تێکۆ سایڕایتە ینی ئۆڵێت تێکۆ ئۆڵێن مێکۆ بکە بۆ کۆی زۆر سپاس ئەگە پێ خۆش بۆ ڤیددیۆکەی بڵاو بکەنەوە دیسان دەڵێم لەبەر لایک و کۆمنت نییە بڵای بکەنەوە بۆ هاوڕێیان بەتایبەتیانی کە نازانن مەبەست هیچ شتێکی نییە بەس گوێ لێ بگرن بڵای بکەنەوە لە هەموو جێگایەکی خۆتان سەرنجی بدەنێت دایانجا گوێ لێ بگرن هەتا لە شتێکی تێدەگەن ئەگەر هەر پرسیارێکە و بۆم بنێرن هەڵ دەدەم لە ڤیددیۆی دیکەدا جوابەکانتان بدەمەوە زۆر سپاس